ئەوەی ئەمڕۆ نیکۆڵی لێ ناکرێت ئەو ئاڵۆزیە سیاسی و ئاسایشەیە کە لە هەرێمی کوردستانی عێراقدا هەیە. هێزە ئاسایشی عێراقیەکان پێشڕەویەکی بەرچاویان کردووە و ئەم ڕۆژهێنی توانیویانە دەست بگرن بەسەر شارۆچکەی پردێدا، هاوکات ناکۆکیە سیاسیەکانی ناو هەرێمیش زیاتر دەبن. دکتۆر ڕێبوار فەتاح نووسەر و شیکەرەوەی سیاسی لە ستۆدیۆی لەندەنەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر ڕێبوار سپاس بۆ ئامادەبوونت. پرسیارێکی سەرەکی هەیە لە نێو ڕای گشتی کوردیدا، شەڕی داعش نەیتوانی یەکریزی بێنێتە ئاراوە و ئەم ڕەوشە ئاسایشەی ئێستای کورد پیادا دەڕوات هەر نەبووە مایی یەکریزی یان هاو هەڵوێستی. تۆ ئەم دیاردەیە چۆن لێک دەدەیتەوە؟ ینی دیاران دیاردەیە پێشەوەی شکستێکی سەربازی و ڕاستی شکستێکی سیاسی بوو. ئەو شکستە سیاسیە بوو کە ڕۆژێک پێش ئەوەی هێزەکانی عێراقی بەرە و ناوچە جێناکەوەکان بێت ئەوان لە دوکان شکستیان خوارد، لە نێوان خۆیانە لیان بوو بە شەڕ. ئەو شکستە سیاسیە کە دیارە کۆبوونەوەی شکستێکی 26 ساڵی بوو لە پێشمەرگا ڕەنگی یایەوە ئەوە بوو کە هیچ شتێک نەیتوانی ڕێگە لە حەشتی شەعبی بگرێ بەرەو کەرکووک بێت، دەنا هەر هێزێکی پچکۆلەژە بووە ئەیتوانی هەندێک بەرگری بکات. بەڵێ دکتۆر ڕێبوار، دەمەوێت پرسیاری ئەوە بکەم سەبارەت بە ڕۆڵی میدیا. ئایا ڕۆڵی میدیا چ ڕۆڵێکی هەیە ئێستا یاخود لە ڕابردوودا چ ڕۆڵێکی هەبوو بۆ یەکڕیزیکردنی لایەنە سیاسەکان یاخود بۆ یەکڕیزیکردنی هەر هیچ نەبێ کۆمەلگای کوردی لەم ڕەوشەدا؟ بیانی بە بۆچوونی میدیاکانی ئەگەر باسی میدیاکانی کوردستان بکەین بە تایبەتی ئەو میدیا دەنگ زمانە ناڵێم کە هی کەسێکن و هی لایەنێکن، بەڵام ئەو میدیانی کە پارێکی زۆران لە پشتەوەیە ڕۆڵێکی زۆر ناشرین و نەگریسیان هەبوو لەوەی کە کۆمەلگای کوردستان دابش بکەن، لەوەی کە نەک کوردستانی عێراق بەڵکو کوردی ناوچەکانی تریژ یا پارچەکانی تر بکەن بە دژمنیە ئێمە. بەڵێ دکتۆر، ئێستا لەم کاتەدا کە ئێستا شتەکان ڕوویاندا و وەک دەبینین هێزەکانی عێراقیش تا دێ زیاتر دەڕۆنە پێشەوە، لە ئێستادا بەرپرسانی کورد پێویستە چی بکەن؟ یعنی بەرپرسانی کورد تا ئێستا هیچیان نەکردووە جگە لەوە نەبێت کە یەکتر تۆمەتبارەکەن و باسی ناکۆکیەکانی نێوانیان زەقەکەنەوە. ئەوەی کە پێویست بۆ بکرێت بە تایبەتی مەسعود بەرزانی کە لە سەری هەرەمەکایە و لە سەری هەرەمی شکستایە ئەیتوانی بێتە سەر تەلەڤیزیۆنەکان و سەر لە میدیاکانە بۆ خەڵک سکا بزانێ لێرەوە بەرەو کوێچین. بەڵام بە بۆچوونی من هیچ شتێکی وای پێنێ بڵێت نە ئەو نە سەرکردەکانی تری حیزبەکانی کوردستان خۆ ڕەنگە کارێکی خراپ نەبێ ئەگەر کۆمەلگای مەدەنی پێکەوە کۆبنەوە بزان چارە سەرچی و بکەونە جۆرێک لە دانووسان لەگەڵ بەغایە، ڕەنگە وەش کارێکی زەحمەت نەبێ. سەرباریەوەش ینی حیزبەکان بەڕاستی هەموو شکستێکیان خوارد تەنها لە کۆمەلگای نێودەوڵەتیشە دوو دەوڵەماتیان نییە بتوانێت ئەم کێشەیە زەق بکاتەوە. ئەبینی هەر لە چوارچێوەی کوردستانە ئەم کێشانەیە. ئەمە کێشەیەکی کوردستانی نییە، ئەمە کێشەیەکی نێونەتەوەیە کە ئەمریکای لە پشتەوەیە کە پلانێکی نێودەوڵەتی ئێرانی لەگەڵایە، تورکیا لەگەڵایە، وڵاتانی تری لەگەڵایە، وڵاتانی تری عەرەبی لەگەڵایە. ینی بەڕاستی ینی ئەوەی کە منەی بینم شکستێکی تەواوی واز لە شکستە ئەسکەریەکە بێنە، شکستێکی تەواوی سیاسی و دیبلۆماتی ئیداری هێزە سیاسیەکانی کوردستانی عێراقە. باشە دکتۆر، تۆ پێت وایە ئەم ڕووداوانە یاخود ئەم ڕەوشە تاکەی بەم شێوەیە بێت؟ ینی ئەگەر شتێک نەکرێت لەکوێیە کۆتایی پێدێت؟ بە قەناعەتی من هێرشە سەربازیەکان بۆ بەدەستهێنانی دەستکەوتی سیاسین. ئێستا حکوومەتی عێراق زانێ هەرچی شەعبێ زانێ کە کورد خۆی ڕاناگرێت لە بەر هێرشی بەغایە. وردە داواکاری سیاسی و داواکاری ئابووری بەسەرا فەرزەکات، هەتاکو زۆ بچووکیەکاتەوە ئەیکا بە ئیدارەیەکی ناوخۆی بێدەسەڵات. جا پێت وانیە کۆمەلگای نێونەتەوەی لێرەیە هیچ ڕۆڵێکی هەبێت، هیچ فشارێک بتوانێت بکاتە سەر عێراق؟ نەخێر، بادڵی خۆمان خۆش نەکەین. بە قەناعەتی من ئەمریکا بە تەواوەتی ئەمریکا و بەریتانیا بە تەواوەتی پشتگیری ئابادیەکەن. دیارە ئەوەش کۆمەڵی پرسیاری کایەنە پێشەوە کاتوانی گفتوگۆی بکەین، بەڵام بەبێس ینی ئەو هەڵەیە کە مەسعود بەرزانی کردی کارێکی وای کرد کە ئابادی بتوانێت گە لە کۆمەلگایەکی نێودەوڵەتی و ناوچەی کۆبکاتەوە بۆی کورد بێدەسەڵات بکە. ئەوەیە کە ئێستای بینی. بەڵێ دکتۆر ڕێبوار، زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوونت بۆم بەرنامەیە لەگەڵماندا بووی. سپاس. من سپاس دەکەم.